فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەنجومەنی پارێزگای هەولێر پرۆژەیەک ئامادە دەکات بۆ چۆنێتی سوودوەرگرتن لە هێزی کاری فەرمانبەران و موچەخۆرانی دەستگا و دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەتایبەتی ئەو دامەزراوانەی حکوومەتی هەرێم کە موچەخۆری زیاترە لە پێویستیەکانی. بۆ ئەوەش سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەنجومەنی پارێزگای هەولێر کە پرۆژەکەی ئامادە کردووە دەڵێت دەمانەوێت لە ڕێگەی ئەم پرۆژەیەوە میلاکاتی حکوومەت ڕێک بخرێتەوە و ئەوانەی بێکارن لە ڕێگەی دامەزراوەیەکی تایبەتەوە ڕاهێنانیان پێ بکرێت و دواتر سوود لە تواناکانیان وەربگیرێت. پرۆژە پێشنیازێکە بۆ زیاتر بە گەڕخستنەوەی هێزی کار لە هێزێکی مستەهلیکەوە یعنی بەکاربەرەوە بۆ هێزێکی مۆنتیچ بەرهەمهێنەرەوە. ئێمە لە هەرێمی کوردستانە خەڵکێکی زۆری موچەخۆرمانەیە تەنها نەتوانرایە وەکو پێویست سوود لە تواناکانیان وەربگیرێ. نابێ ئەمها دەست بە دەست بیداتە کابینەی ترە بێ لە کابینەیەک بووە سێ دەست بە چاکسازی بکەیت بە تایبەتی لە هێزی کارە کە هێزێکی زۆر و زەوەنمان لە بەردەستە. هەسەبارەت بە سوودوەرگرتن لە هێزی کاری فەرمانبەرانی حکوومەت سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە ئەنجومەنی پارێزگای هەولێر دەڵێت لە ئێستادا لە نێو حکوومەت بێکاری دابۆشرا و بەڕوونی دەردەکەوێت و پێویستە چارەسەر بکرێت. ئەوش لە ڕێگەی سوودوەرگرتن لە هێزی کاری فەرمانبەرانەوە. فەرمانبەرێکی زۆر لە ناو سێکتەری هەموو سێکتەرەکانی حکوومەت هەیە. ئەمەش لە حقیقەتدا بارگیرانێکی زۆرە لەسەر حکوومەتی هەرێم. ئەو دواتر بووە هۆی ئەتوانم بڵێم فەوزەیەک کێشەیەک لە بۆ هەم فەرمانبەر هەم لە بۆ فەرمانگەکانی حکوومەت. ئێمە ئەوڕۆ یادداشتێکمان ئامادە کردیا بە هاوبەشی لەگەڵ برایانی کاک ڕێباس. دەمانەوێت ئەم یادداشتە لە چوارچێوەی ڕێخستنەوەی فەرمانبەری کارژێڕی لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئاستی وەزارەتەکان ئەم کێشانە چۆن چارەسەری بکرێت. بە جۆرەی ئامارەکان حکوومەتی هەرێمی کوردستان 1,401,211 فەرمانبەری هەیە کە لەو ژمارەیە 52% فەرمانبەری هەمیشەیی و 48% سەربازیە. بەڵام لەو ژمارە زۆرەی فەرمانبەران وەک ئەندامانی ئەنجومەنی پارێزگای هەولێر ئاماژەیان بۆ کرد ژمارەیەکی زۆریان سوود لە هێزی کاریان وەرناگیرێت و پێویستی بەوەیە کە چاکسازی تێدا بکرێت. سیروان حوسێن، کورسان نیوز، هەولێر.